کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە پارالێل ئێواران زانکۆڵین چەندە؟ سڵاوتان لێبێ، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی تۆماری گشتی و هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین. لە درێژەی ڤیدیۆکەمانە باسی بەشەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئێوەی ئازیزەکەین و کەمترین کۆنمرەکانی بە پارالێل و ئێواران و زانکۆڵین چەندە و ئەگەر زانیاریش هەبێت پێویست بکە ڕوونی بکەینەوە لە ناو ڤیدیۆکان لەسەر بەشەکان بۆ ئێوەی خۆشەویست ڕوونیەکەینەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی سوودی لێ ببینن. ئێستا دێنە سەر پەیمانگەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی و دەست پێکەین بەشەکانی بۆ ئێوەی بەڕێز ڕوونەکەینەوە. پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی دەرمانسازی زانکۆڵینی پارێزگا 92.302 و گشتێکەی 95.143 پارالێلی پارێزگا 90.571 و گشتێکەی 91.97 بەشی سەرکردن 89.429 زانکۆڵینی پارێزگایە و 96 گشتێکەیەتی و 86.857 پارالێلی پارێزگایە و 89.143 گشتێکەیەتی بەشی شیکاری نەخۆشیەکان 88.947 زانکۆڵینە بۆ پارێزگا و گشتێکەی 92.857 پارالێلی پارێزگا 85.429 و گشتێکەی 87.429 بەشی پەرستاری 88.571 زانکۆڵینی پارێزگایە و 95.429 گشتی بۆ زانکۆڵین پارالێلی پارێزگا 86.286 و گشتێکەی 88.286 بەشی پەرستاری دەدان لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی 86 زانکۆڵینی پارێزگایە و 94.571 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 82.286 و گشتێکەی 84.571 بەشی تیشک 84.857 زانکۆڵینی پارێزگایە و گشتێکەی 90.857 پارالێلی پارێزگا 83.246 و گشتێکەی 84.571 بەشی پەرستاری مناڵان لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی 83.93 بۆ زانکۆڵینی پارێزگایە و 88.571 بۆ گشتێکەیەتی و 81.143 پارالێلی پارێزگایە و 82.857 گشتێکەیەتی پەرستاری 5 82.857 بریتە لە زانکۆڵینی پارێزگا و گشتێکەی 87.714 پارالێلی پارێزگا 80 و گشتێکەی 81.143 بەشی ژنان و مناڵبوون 81.429 بریتە لە زانکۆڵینی پارێزگا و 85.486 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 78.571 و 79.833 گشتێکەیەتی بەشی تەندروستی کۆمەڵ 80.857 زانکۆڵینی پارێزگایە و 84 گشتێکەیەتی و 79.143 بریتە لە پارالێلی پارێزگا و 80.286 گشتی پارالێلە تەکنیکی تەلارسازی 74.5 زانکۆڵینی پارێزگایە و 84 بریتە لە گشتی پارێزگا ببورن گشتی زانکۆڵین و 7.624 پارالێلی پارێزگایە و 74.3 گشتێکەیەتی بەشی ڕووپێوی 69.4 زانکۆڵینی پارێزگایە و 82.6 گشتێکەیەتی
پارالێلی پارێزگا 64.1 و گشتێکی 67.9. بەشی کارژێڕی کار 67.2 بریتە لە زانکۆڵاینی پارێزگا و 76.9 گشتەکەیەتی. 65.1 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 69. ئێوارانی پارێزگا 62.1 و گشتێکەشی 64.8. بەشی ژمێریاری 64.2 زانکۆڵاینی پارێزگایە و 75.3 گشتێکەیەتی. 62.122 62.122 بریتە لە پارالێلی پارێزگا و گشتێکەشی 64.927. 59.1 پارالێلی پارێزگا بۆ ئێواران و 61.4 ئێوارانی گشتیە. پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی تەکنیکی میدیا 64 زانکۆڵاینە بۆ پارێزگا و 75 بریتە لە گشتەکەی. 62.259 پارالێلی پارێزگایە و 65.4 گشتەکەیەتی. 6.2 پارالێلی ببورن ئێوارانی پارێزگایە و 62.188 بریتە لە گشتەکەی. گەیاندن 63.4 زانکۆڵاینە بۆ پارێزگا و 72.529 گشتەکەیەتی. 61 بریتە لە پارالێلی پارێزگا و 63.976 گشتەکەیەتی. 58.619 ئێوارانە بۆ پارێزگا و 63.4 ئێوارانی گشتیە. بەشی میکانیک کاتکام 63 بۆ زانکۆڵاینی پارێزگایە و 78.3 بۆ گشتەکەیەتی. 59.5 پارالێلی پارێزگایە و 63.334 گشتیە بۆ پارالێل. کۆتابەش لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی کارژێڕی کار لە 5 62.3 زانکۆڵاینی پارێزگایە و 74.7 گشتەکەی. 6.5 بریتە لە پارالێلی پارێزگا و 65 گشتەکەی. ئێستا باسی بەشەکانی پەیمانگەی تەکنیکی زانستی کۆمپیوتەرەکەین. ئەویشە لە شاری سلێمانیە 3 بەش لە خۆیەگرێت بە هەمان شێوەی کۆلیژی ئینفۆرماتیکی سلێمانی کە ئەوائیلی ئەم بەشانە ئەستنەوە بەشی ئینفۆرماتیک لە تەکنیکی ئینفۆرماتیک لە کۆلێژەکەی. ئەوانش تەکنەلۆژیای زانیاری IT بۆ پارێزگا 75.991 و گشتێکەی 82.2. پارالێلی پارێزگا 72.3 و گشتێکەی 75.3. پارێزگا بۆ ئێواران 65.1 و گشتێکەی 68.5. بەشی نیتوۆرک 72.34 زانکۆڵاینی پارێزگایە و 78 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 69.302 و گشتێکەشی 72.1. ئێوارانی پارێزگا 62.8 و گشتێکەی 65.3. سیستمەکانی داتابیس 71.2 زانکۆڵاینی پارێزگایە و 76.9 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 67 و گشتێکەی 69.9. ئێوارانی پارێزگا 62 و گشتێکەشی 64.5. پەیمانگەی تەکنیکی بەکرێجۆ کارژێڕی ئەلیکترۆنی 59.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 67.5 و پارالێلی پارێزگا 58.416 و گشتێکەی 6.394. بەشی کشتتوکاڵی داپۆشراوەکان 59.583 بۆ زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی 65. پارالێلی پارێزگا 57.409 و گشتێکەی 58.6. باغداری و دیزانی دیمەنی سروشتی 59.098 زانکۆڵاینی پارێزگایە و 66.5 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 58.7 و گشتێکەی 6.5. زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری زانکۆڵاینی پارێزگا 59 و وە گشتێکەی 73. پارالێلی پارێزگا 58.6 و گشتێکەی 61. بینەری ڤیدیۆکانمان بن لە ئینستاگرام و
لە یوتیوب و لایک و کۆمنت و سەبسکرایبش لە یاد مەکەن و هەروەها هاوڕێیانتان ئەوانەی پۆلی دوانزەن ئاگاداریان بکەنەوە بۆی بینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو بەبینینی ڤیدیۆکانمان بزانن ئەو بەشانەی دڵخوازی ئەوانە چ کۆنمرەیەکی پێویستە تا چەند پێویستە خۆیان ماندوو بکەن و کۆششی زیاتر بکەن بۆ ئەوەی لە دوا ڕۆژە کە پۆلی دوانزەیان تەواو کرد پەشیمان لە بنەوەی کە نەیانتوانیوە کۆنمرەیەکی بەرزتر بێنن بۆیە بابینەر بن و سوودی لێ ببینن. پەیمانگەی تەکنیکی دووکان بەشی تەکنەلۆژیای زانیاری IT زانکۆڵاینی پارێزگا 69 و گشتێکەی 76.2 پارالێلی پارێزگا 63.5 و گشتێکەی 68.2 ئێوارانی پارێزگا 59.672 و گشتێکەی 62.1 بەشی کارژێڕی کار زانکۆڵاینی پارێزگا 65 و گشتێکەی 73.2 پارالێلی پارێزگا 61.9 و گشتێکەی 63.8 ئێوارانی پارێزگا 58.8 و گشتێکەی 6.658 کارژێڕی بانکەکان 64.2 زانکۆڵاینی پارێزگایە و 74.2 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 61.3 و گشتێکەی 62.721 ئێوارانی پارێزگا 58.5 و گشتێکەی 6.3 پەیوەندی گشتیەکان و بازاڕگەری 62.4 زانکۆڵاینی پارێزگایە و 68.4 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 61.4 ئێوارانی پارێزگا 58.2 و گشتێکەشی 59.418 بەشی ژمێریاری 61.5 زانکۆڵاینی پارێزگایە و 67.9 گشتێکەیەتی پارالێل بۆ پارێزگا 59 و گشتێکەی 6.6 ئێوارانی پارێزگا 57.2 و گشتێکەشی 58.237 پەیمانگەی تەکنیکی دەربەنی خان بەشی پەرستاری 84.286 زانکۆڵاینی پارێزگایە و 90.571 بۆ گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 80.286 و گشتێکەی 82 زانستی کۆمپیوتەر 65.1 زانکۆڵاینی پارێزگایە و 74.9 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 62.525 و گشتێکەی 64.8 ئێوارانی پارێزگا 58 و گشتێکەی 61.296 پەیمانگەی تەکنیکی دەربەندی خان بەشی کارژێڕی کار 62.6 زانکۆڵاینی پارێزگایە و 81.8 گشتێکەیەتی 59.8 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 61.8 بۆ ئێوارانیش پارێزگا 57.8 و گشتێکەی 61.355 بەشی ڕووپێوی 61 زانکۆڵاینی پارێزگایە و 73.9 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 58.715 و گشتێکەشی 59.818 بەشی کارەبا 59.4 زانکۆڵاینی پارێزگایە و 65.1 گشتێکەیەتی 57.368 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 6.4 کۆتابەش لە پەیمانگەی تەکنیکی دەربەندی خان بەشی ژمێریاریە کە زانکۆڵاینی پارێزگا 58.9 و گشتێکەی 65.4 پارالێلی پارێزگا 57.4 و گشتێکەی 59.446 ئێوارانی پارێزگا 55.8 و گشتێکەشی 56.787 پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ بەشی پەرستاری 85.714 گشتێکەی 92.286 پارالێلی پارێزگا 82.286 و گشتێکەی 84.571 تەکنەلۆژیای زانیاری IT 67.6 بۆ پارێزگا و
و 78 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 63.309 و گشتێکەی 66.7. 57.977 ئێوارانە بۆ پارێزگا و گشتێکەشی 61.65. پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ بەشی کارگێڕی کار 63.43 زانکۆڵایانی پارێزگایە و 75.7 بریتە لە گشتەکەی. پارالێلی پارێزگا 60.5 و گشتێکەی 63.4. ئێوارانی پارێزگا 58 و گشتێکەشی 63.923. بەشی ژمێریاری 61.4 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 72.1. 58.1 پارالێلی پارێزگایە و 6.6 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 56.5 و گشتێکەی 57.8. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی چەمچەماڵ بریتە لە تەسیساتی کارەبا کە 58.8 زانکۆڵاینە بۆ پارێزگا و گشتێکەشی 68.2. پارالێلی پارێزگا 57.4 و گشتێکەشی 67.733. کۆتا پەیمانگەمان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بریتە لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە کە بەشەکانی بریتین لە بەشی شیکاری نەخۆشیەکان 85.714 کە زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.857. پارالێلی پارێزگا 81.143 و گشتێکەی 83.429. بەشی پەرستاری 85.429 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.385. و پارالێلی پارێزگا 80.857 و گشتێکەی 82. تەکنەلۆژیای زانیاری IT 68.9 زانکۆڵاینی پارێزگایە و 80.7 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 64.7 و گشتێکەی 68.202. ئێوارانی پارێزگا 58.9 و گشتێکەی 62.849. بەشی کارگێڕی کار 63.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.9. و پارالێلی پارێزگا 6.6 و گشتێکەی 62.1. ئێوارانی پارێزگا 58.1 و گشتێکەی 6.082. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە و کۆتا بەشی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ژمێریاریە کە 59.924 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.7. پارالێلی پارێزگا 58 و گشتێکەی 6.2. ئێوارانی پارێزگا 56.1 و گشتێکەی 57.8. ئەلبەتە پرسیاری ئەوەتان هەیە بۆچی باسی ئێوارانی بەشە پزیشکیەکانمان نەکردووە لە سلێمانی کە کەمترین کۆنمرە چەند وەریگرتووە. خۆشەویستانم، کێشەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئەم ساڵەکە لە سەرەتایە بڕیاریدا کە ئێوارانی بەشە پزیشکەکان نەکاتەوە، بەڵام دواتر بە قەرارێک ئەو قەراری خۆی ڕەفز کردەوە و بە شێوازێکی تر قوتابیانی وەرگرت. ئەلبەتە تا ئێستاکانە لەبەرەوەی یەکلایی نەبووەوە و ناوی قوتابەکان بە یەکزاری نەگەڕاوەتەوە. هەر کاتێک ئێمە توانیمە کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لە بەشە پزیشکەکانی ئێواران بەردەستمان بکەوێت، ئینشاءڵڵا لە ڤیدیۆیەکی تایبەتە بۆ ئەوەی خۆشەویستی باسەکەین، بۆ ئەوەی سودمەند بن و زانیاریتان لەلا هەبێت. لایک و سەبسکرایب و کۆمنتەکانتان پاڵ پشتیوانی یارمەتی دەر و هاندەری ئێمەیە، بۆیە لە یادی مەکەن کۆمنتەکانتان و لایک و سەبسکرایب بکەن و هەروەها هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە کە ئەم ڤیدیۆیانە سودبەخشە بۆیان بابینەری بن و ئەوانش سەبسکرایب کەناڵەکەمان بکەن و لایک و کۆمنت لە یاد نەکەن. بە خۆتانیش ئەزانن ئێمە هەم لە یوتیوب هەم لە ئینستاگرام لە خزمەتی ئێوەیە، بۆیە لە هەردوو لەگەڵمان بن، فۆڵۆمانکەن تاوەکو زۆرترین زانیاریتان پێ بگات و هەروەها زەنگۆڵەکەش لە یاد مەکەن، چکە ئەو زەنگۆڵە ئاگادارکردنەوەی بۆ ئێوە هەر کاتێک ڤیدیۆیشی نوێدا بنین ئێوە ئاگادارەکاتەوە کە ڤیدیۆکەمان دابەزیوە.
بە هیوای سودبینین بە هیوای ئەوەی بینەری ڤیددیوکانمان بن بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان هەر شاد بن.